ئەمڕۆکە بەداخەوە درۆنێک لە قەزای ناوەندی سۆران لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کەوتە خوارەوە و بەر ماڵی هاوڵات تێککەوت. خۆشبەختانە لەو هێرشە درۆنیە هیچ زیانێکی گیانی نەبوو، تەنها ئافرەتێکی بەساڵات چووکە لە خانووکە دەژیا بریندار بوو و هاوڵاتێکیش کە بە شوێنەکەدا تێپەڕ دەبوو بریندار بووە. من لێرەوە دەرفەتشی دەزانم پامی خۆم ئاراستەی هاوڵاتیانی سنووری ئیدارە سربەخۆی سۆران بکەم کە لە کاتی دروستبوونی ئەو حاڵەتانە هاوکار بوو پاڵپشتی تیمەکانی بەرگری شارستانی و پۆلیس و ئاسایش و تیمەکانی تەندروستی بن بۆ ئەوی بتوانن کارەکانی خۆیان بە باشی بەڕێ ببن. ئێمە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران دیارە ناوچەیەکی نزیکشە لە شەڕ و ئاژاوەکان، هیوادارین وڵاتمان و کوردستانمان لەو شەڕ و ئاژاوەیە بە دوور بێتن. ئێمە هیوای سەلامەتی بۆ بریندارەکان دەخوازین و ئەوەی کە جێگای خۆشحاڵیە هیچ زیانێکی گیانی لەو هێرشەی ئەمڕۆکەی ئیدارەی سربەخۆی سۆراندا نەبووە. ئەو ماڵەوە ئەو ماڵانەکە لە دەوروبەریشنە ئەوانش زەرەریان پێگەاندە، سەرەری زام شتەکانیان شکاوە، بەڵام بە شێوەیەکی گشتی زەرەرەکان ینی بە گوێرەی ئەو هێرشە زەرەرەکان زۆر باش و سنووردار بووینە.